بەناوی خوای بەخشندە و مێرەبان خۆشحاڵم لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ لە یەکێک لە پارکەکانی شاری هەولێرین. ئێرە پڕیەتی لە هاوڵاتیان کە منداڵ و خێزانەکانیان هێناوە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش. لە هاوڵاتیان دەپرسیم بۆچی سەردانی پارکەکان دەکەی؟ گرنگی پارکەکان لە چیدایە؟ ئایا پارکەکان چەند گرنگە بۆ منداڵ؟ دەپرسین ئامۆژگاری چییە بۆ باوکان و دایکان؟ فەرموو لەگەڵماندا بن پەیامی هاوڵاتیان بۆ ئێوەی خۆشەویست دەگوازینەوە. تۆ وەک باوکێ بۆچی لێرەی دێستا بینم لە یەکێک لە شوێنە گشتەکانی شاری هەولێری؟ سەرەتا بەخێراتتان دەکەم بەخێر بێن و منی شەڕ میوانم لە ڕانیەوە هاتووم بڕات بێ لە ڕانیەوە ئەم ناڵاغڵی پێچوان بۆ ئێرە لێوە لە بەخاتی ئەو هاتووم. پێ دوایە ئەم شوێنانە گرنگ بێ بۆ منداڵ؟ بەدڵنیایەوە چۆن گرنگە تۆ سەرەت تەماشاکە لەوانەیە ئێمە زۆرمان بێبەش بووین لە سەرەتای ژیانی مناڵی خۆمان لانی کەم دەوێت تۆزە گرنگی بە مناڵەکانی شتین شتێک بکەین بۆ منداڵ باشە لەم وەرزی هاوین ئێستا وەرزی هاوینمان لە بەردەمەکە قوتابخانە خوێندنگەکان داخراوە شتێک بکەین بۆ منداڵ چاکە وڵی بۆ منداڵ ئەگەر بکرێ ئیمکانەتی بیخێتە خولی پێگەاندنی زمانەوە زۆر شتێکی باشە ئەگە هەر نەژبوو لانی کەم ئاوە شوێنی گەشتاریش پێ بکەیت هەر بە خۆی تۆزە مرتاحتر دەبێت لەو جەنجاڵێکە هەیە ئێمە تێکەوتین باوان تۆزە مرتاح بخێن بە پێویستی دەزانی تۆ لە ڕانیەوە تاوەکو شاری هەولێر هاتووی ئەوەنە بە پێویستزانی و خێزانەکە بێنێتە دەرەوە و لێرەوە حەزەکەی چ ئامۆژگارێکی ئەو پیاوانەکە یان باوکانەکەی کە منداڵەکانیان کەمتر دەبنەوە شوێنانە وڵی بڕات بێت لەوەیە هەموو کەس حەز بکە لەوەیە بەس باری ئابووری ئەو ڕوای لە خەڵک کردا کە نەتوانێت وەکو پێویست سەدانی شوێنە گەشتارەکان بکات دیاخۆ لە شوێنیشی دوورەوە بێن بۆ شاری هەولێریا بۆ سلێمانی بەزلانی کەم دەتوانین لە ماڵ خۆیان وەگەر لای پارکێکی بێتە دەرەوە هەر باشترە لەوە کە لە گۆشە گیری پێ بکات. ئەم پارکانات شتێکی تیا بێ پێت باشە ینی کە تۆ ینی بە خاوەن پارکەکان ئەڵێ ئەم شتانە زیادکەن و وڵی بەدڵنیایەوە بەخەوانەکان لەمای باشن بەڵام تۆزە شتەکان نرخیان زۆگران لە چاو دەرەوە ئەوەیە تۆزەگەر چاو بەوە دابخشێنەوە شتێک لەو قەیراندا خەڵک بە خۆی وەزعی خراپە چاو بە شتێک بۆ دابخشێنەوە کەم سارەکان تۆزە نرخەکانیان دابەزێن باشترە بۆ خەڵک. ئەو بچکۆڵە ئەتوانە قسەمان بۆ بکە؟ چۆنی؟ باش. ئێرە خۆشە؟ هاتووی لێرە چی بکەیت؟ بۆچی هاتووی؟ حەزت لە چییە؟ لە یاری. چی یاریەکە پێ خۆشە؟ ناوی چییە؟ ئەسپەکان؟ لە هاوڵاتیان دەپرسیم بۆچی سەردانی پارکەکان دەکەی؟ لەبە گەمەیە و یاری جوانی تیدایە و خەرکە خۆشەیە و یعنی دێ پیاسەیەکە هەسپی لێیە و سارەی لێ هەموو شتەشی لێیە تۆزە شتەکان نرخیان زۆگران لە چاو دەرەوە ئەوەیە تۆزەگەر چاو بەوە دابخشێنەوە شتێک لەو قەیراندا خەڵک بە خۆی وەزعی خراپە. لەگەڵ دایک و باوکم هاتووم ئێرە جێ شوێنێکی هەیە بۆ گەشت و گوزارەتنی وێرە بۆ چووکە شوێنێکی خۆشە. کاری دایک و باوکانەکەم دوای مەکتەب قەپات بوون ناڵەکانیان بێن بۆ ئێرە لەبەر ئیمتحان تاوا بۆ لە مەنتەقی وەرزەگووندا کە پێی دەڵێن هەرن بەلا لەوێوە هاتووی تەنها بۆ خۆشی منداڵان بەس بۆ خۆشییاوانە داوەرە دایک و باوکانش دەکەم منداڵەکانیان بینە دەرەوە بۆی کاتێکی خۆش بەسەر نەکە لە ماڵەوە بێت. بەڕاستی ینی منداڵیش نافە چ خۆی هەیە کە بێتە دەرەوە و شوێنە گشتەکان ببینێت و یاری بکە و هەر لە ماڵەوە ئیش بێزار دەبێت. پێویستە لەسەر دایک و باوکە منداڵەکان ڕازی بکات یعنی گەشتیان پێ بکات لۆی میشتیان فران بی شوێنیان پێشان بیان بەدە شوێنە گەشتیارەکان بەم جێگەکانیان بناسێنێت. خەڵکان بۆچی سەردانی ئەم پارک و شوێنە گشتیانەکەن وە تۆ بەردەوام لێرەی جۆرە خەڵکێک زیاتر دێتێت؟ دێتن لەبە گەمەیە و یاری جوانی تیدایە و خەرکە خۆشەیە و یعنی دێ پیاسەیەکە هەسپی لێیە و سارەی لێ هەموو شتەشی لێیە هەسپ و عەربانی لێیە ئەو خەرکە دێتە پیاسەی دەکە خۆشە. تۆ لێرە چیتان هەیە لێرە تۆ خاوەن چیاری؟ بەس هەسپەکانمانەیە. ئەو خەڵکانی زیاتر سەردانیەوەکەن چیان؟ وەڵە سەردانی گەمەکانەکەن نیوەیان هیچ شارێکم زیاتر بەغدا بە زۆری بەغدا کوردەکەی خۆمان خەڵکی کوردەکەی خۆمان دێن ئەوانەی هەولێرە یان ئەوانەی سلێمانی یان سلێمانی بڕەکم دێن بەزانەی هەولێرە بە زۆری دێن خەڵکی هەولێرێ. خەڵک بەردەوام سەردانیەوەکە یان تەنها لە کات و وەختێکی تایبەتە؟ بە سەردان دەکات لە ئێرکوانە دێتە ئێرکوانە لەومە لە ئەسپەکان و مۆشتا یعنی خەرکەکە دێتن ئێرە یعنی پارکەشی گەورەیە خۆشە یعنی خەرکەکە بێت ئێرە یعنی جەوش خۆشە یعنی خەرک پیاسەیەکە ڕوسمیەگری یعنی پارکەشی زۆر خۆشە. تۆ
تۆ بۆچی هاتووی بۆ ئێرە و لەگەڵ چێ هاتووی؟ لەگەڵ دایک و باوکم هاتووم ئێرە جێ شوێنێکی هەیە بۆ گەشت و گوزارەتنی وێرە بۆ چووکە شوێنێکی خۆشە. زیاتر هاتووی بۆ ئێرە بۆ کاتی گۆڕینی جەوێکی خۆش یان بۆ یاریەکان هاتووی؟ بۆ یاریەکان. ئەچیتە قوتابخانە؟ بەڵێ. پۆلی چەندیت؟ پۆلی نۆم. لە دوایەوە کە خۆی نەتاوا کرد بەردەوام دێن بۆ شوێنانە؟ بەڵێ. داواکاری چێ لە دایک و باوکان پێویستە منداڵەکانیان بێنن بۆ شوێنانە؟ بەڵێ هیوادارم هەموو دایک و باوکێک منداڵەکانیان بێن بۆ شوێنە. تۆشە لەگەڵەوە هاتووی؟ بەڵێ. ئێرە شوێنێکی چۆنە؟ شوێنێکی زۆر خۆشە جەیەکی زۆر خۆشیە. ئامۆژگاری چێ بۆ دایک و باوکان؟ داواکاری لە دایک و باوکانەکەم دوای مەکتەب قەپات بوون مناڵەکانیان بێن بۆ ئێرە لەبەر ئیمتحان تاوا بۆ ئەم شوێنانە سوودیان چییە بۆ منداڵ ینی ئێوە سوودێکی لێوە بینن؟ وڵات جەوێکی خۆشە و تر سوار یاریەکانە بن. لە هاوڵاتیان دەپرسیم بۆچی سەردانی پارکەکان دەکەی؟ لەبە گەمەیە و یاری جوانی تیدایە و خەرکە خۆشەیە و یعنی دێ پیاسەیەکە هەسپی لێیە و سارەی لێ هەموو شتەشی لێیە. تۆزە شتەکان نرخیان زۆرگران لە چاو دەرەوە ئەوەیە تۆزەگەر چاو بۆەوە دابخشێنەوە شتێک لەو قەیراندا خەڵک بە خۆی وەزعی خراپە. لەگەڵ دایک و باوکم هاتووم ئێرە جێ شوێنێکی هەیە بۆ گەشت و گوزارەتنی وێرە بۆ چووکە شوێنێکی خۆشە. داواکاری لە دایک و باوکانەکەم دوای مەکتەب قەپات بوون مناڵەکانیان بێن بۆ ئێرە لەبەر ئیمتحان تاوا بۆ لە مەنتەقی وەرزەگووندا کە پێ دەڵێن هەرن بەلا لەوێوە هاتووی تەنها بۆ خۆشیە منداڵان بەس بخوشیاوانە. داوای دایک و باوکانش دەکەم منداڵەکانیان بینە دەرەوە بۆی کاتێکی خۆش بەسەر نەکە لە ماڵەوە بێت. بەڕاستی ینی منداڵیش نافە چ خۆی هەیە کە بێتە دەرەوە و شوێنە گشتەکان ببینێت و یاری بکە و هەر لە ماڵەوە ئیش بێزار دەبێت. پێویستە لەسەر دایک و باوکێک دڵ منداڵەکان ڕازی بکات یعنی گەشتیان پێ بکات لۆی میشتیان فلان بی شوێنیان پێشان بیان بەدە شوێنە گەشتیارەکان بەم جێگەکانیان بناسێنێت. بۆچی ئەو منداڵانە تێناوە بۆ ئەم پارکە؟ بۆ کەفێ بکەن عیدە و جێژنە و پێت وایە ئیسفادەیە بێت سوودی دەبێت ئەو منداڵانەکە؟ بەلا زۆرە. لە چێوە هاتووی؟ لە مەنتەقی وەرزەگووندا کە پێ دەڵێن هەرن بەلا. لەوێوە هاتووی تەنها بۆ خۆشیە منداڵان بەس بخوشیاوانە هیچی خۆم خێزانەکە زۆر مشکلە نییە. مشکلە نییە ئەو گرنگ نییە؟ نا زۆر گرنگ نییە ئێمە ئەوە ناگرنگن. ئەرێوەڵە زۆریش قیناوانش ئەنەوەی ئەوون ینی دڵنیای کەوانە دڵخۆش بنەویش دڵخۆشە پێ نەبێت بەێ. منداڵەکان ئێستا هەستیان بە خۆشی کرد کاتێکی خۆشیان بەسەر زۆریش زۆر ئەرێوەڵە زۆر شۆنە حسی بێدۆنیە گەڵک. داواکاری چێ لە دایک و باوکان؟ وڵا بجیت خۆ بینەجێت توڤ بگەڕینن دەکەف خوش بن بەس تەلەڤیزیۆنێ دەوانێت بینن بەس تەلەڤیزیۆنێ هێجاگەر بینن شتێکی زۆری پۆشە ڕاستی دایک و باوک عام. ئەرێوە دڵخۆشی؟ بەڵێ. یاریەکانت کرد؟ بەڵێ. ینی داوا لە دایک و باوکان چاکەی دەڵێ کە منداڵەکانیان بێن نەو شوێنانە؟ بەڵێ. دەچیتە مەکتەب؟ بەڵێ. پۆلی چەندی؟ چوومە شەش. بەڵێ. ناچەبووی؟ بەڵێ. ئێستا کاتێکی خۆشە بەسەر برد؟ هەڵە لە خۆشییا بن ئەتۆ خۆش بوو؟ بەڵێ. خۆش بوو؟ چی یاریەک زۆر خۆش بوو؟ ئەمین خۆش بین؟ وڵا هەروە خۆشە گۆزمەمە شتێک بەسەر ببین. لەگەڵ چی هاتووی؟ لەگە داکمان. ئامۆژگاری چیە بۆ دایک و باوکان داواچی لە دایک و باوکان دەکەی منداڵەکانیان بێنەوە شوێنانە ئێوە کاتێکی خۆشتان بەسەر برد؟ بەڵێ. تۆ بۆچی هاتوویتە ئێرە و بۆچی سەردانیان پارکە و کردووە؟ وڵا ئیدی بۆ کەیف خۆش هاتوینە داوا لە دایک و باوکانش دەکەم منداڵەکانیان بینە دەرەوە بۆی کاتێکی خۆش بەسەر نەکە لە ماڵەوە بێت و چێت هێناوە من خاڵۆزاکان بینەوە. زۆر خۆشحاڵ بوون کاتێکی خۆشتان بەسەر برد؟ بەڵێ. ئێرە خۆشە؟ ئێرە خۆشە؟ داواکاری چێ لە دایک و باوکان؟ ئێرە شوێنێکی هەیە کە ینی جێگای تێبینیە لای تۆوە داواکەی ئەم شتەیە چا بکەن یان شوێنە پارکەکان شتێکی کەمە؟ وڵی شتێکی کەم لێ نابینم نازانم نەقستانێکی وا لێ تێدانێ و هەمووی یاریەکانی خۆشە. نەوەتە کاتێکی خۆشتان بەسەر بەڵێ بەڵێ نایە هەر لە خۆشییا بن. خۆشحاڵ بۆچی هاتوو بۆ ئێرە؟ خۆشە و لەخوا بەجای ئارام و ئەو بامیە چێت هێناوە چێ لەگەڵ تۆ؟ لە خێزان مناڵەکەم هاتمە.
منداڵەکانە لێرە دڵخۆشن زۆر خۆش نەخوا بەزیابێ داواکاری چێ لە دایک و باوکانەوەی کە منداڵیان هەیە وڵای داواکایمەوە مامەژان بۆ ئاگانە منداڵەکانیان بی لە بۆ مەرلعاب و ئاگانە منداڵەکانیان مناڵەکانیان پێویستە بێن نەو شوێنانە بەڵێ بەڵێ پێ زۆرش کۆمەڵە دایک و باوکێ منداڵەکانیان نابن بۆ هیچ شوێنێک تۆ لێرەوە چ داواکاریەکیان لێکەی بەڵێ منداڵ گوناح و ئاقا ببەنە جیان و گەمەیان پێ بکەن و لەبۆ منداڵ مافخوانەیە مافێکی ئەرکێکی دایک و باوکێتە هێنانیان بۆ شوێنە گشتیانە طبعا ئەشش دایک و باوکە بینە چێنەوە گشتیانە منداڵ مافخوانێ و لە ماڵۆس بکەمایانە لە هاوڵاتیان دەپرسیم بۆچی سەردانی پارکەکان دەکەی لەبە گەمەیە و یاری جوانی تیدایە و خەرکە خۆشەیە و یعنی دێ پیاسەیەکە هەسپی لێیە و سارەی لێ هەموو شتەشی لێیە تۆزە شتەکان نرخیان زۆرگران لە چاو دەرەوە ئەوەیە تۆزەگەر چاو بەوە دابخشێنەوە شتێک لەو قەیران دەخڵی بۆ خۆی وەزعی خراپە لەگەڵ دایک و باوکم هاتووم ئێرە جێ شوێنێکی هەیە بۆ گەشت و گوزارەتنی وێرە بۆ چووکە شوێنێکی خۆشە داواکاری دایک و باوکانەکەم دوای مەکتەب قەپات بوون مناڵەکانیان بێن بۆ ئێرە لەبەر ئیمتحان تەواو بۆ لە مەنتەقی وەرزەگوندەکە پێ دەڵێن هەرن بەلا لەوێوە هاتووی تەنها بۆ خۆشی منداڵان بەس بۆ خۆشییاوانە داوای دایک و باوکانش دەکەم منداڵەکانیان بینە دەرەوە بۆی کاتێکی خۆش بەسەر نەکە لە ماڵەوە بێت بەڕاستی ینی منداڵیش نافە چ خۆی هەیە کە بێتە دەرەوە و شوێنە گشتەکان ببینێت و یاری بکە و هەر لە ماڵەوە ئیش بێزار دەبێت پێویستە لەسەر دایک و باوکە دڵ منداڵەکان ڕازی بکات یعنی گەشتیان پێ بکات میشتیان فران بی شوێنیان پێشان بیان بەدە شوێنە گەشتیارەکان بەم جێگەکانیان بناسێنێت لەگەڵ چی هاتووی لەگەڵ هاوسەرم دڵخۆشن لێرە بەڵێ زۆر لێرە حەزەکەی چی پێ بڵێ لە کاتێکە لەوانەیە ئیشوکاری خۆی جێشت بۆ ئێوە هێناوە بۆ ئێرە دەستخۆشی لێ یەکەم بەڕاستی کاتمان بۆ تەرخان دەکات بۆ چونە دەرەوە زۆر باش داواکاری چێ لە دایک و باوکان پێویستە دایک و باوکان منداڵەکانیان بێنن بۆ ئەم شوێنە گشتیانە بەڕاستی ینی منداڵیش نافە چ خۆی هەیە کە بێتە دەرەوە و شوێنە گشتەکان ببینێت و یاری بکە و هەر لە ماڵەوە ئیش بێزار دەبێت بەڵێ ینی بیان هێنین بۆ شوێنە گشتەکان و بۆ مۆڵەکان بۆ پارکەکان زۆر سپاس هەر لە خۆشیان بن منداڵەکان هێناوە بەڵێ بەڵێ چێ لەگەڵا لێرە وەڵا ئەو کوڕم لەگەڵە و خێزانەکەشم لەگەڵە لەو دوایە زوو دێن بۆ ئەو پارکانە وەڵام لە ڕانیەوەتم بخوان زوو نایە زوزونە ئامانجە چێ لەم پارکە بۆچی منداڵانە هێناوە وەڵا بۆ خۆشی بۆ جەوێشی بۆ تۆکو گەنجێک بۆچی سەردانی یەکێک لە پارکەکانی شاری هەولێرە کردووە وەڵایی بۆ جێ گۆڕین و بۆ کاتێکی خۆش هەوایەکی خۆشیە جەوێکی خۆشیە بەڵێ بەڕاستی دڵکراوەیە لێرەوە دەتەوێت بە دایک و باوکان بڵێ کە منداڵەکانە بێنن بۆ شوێنە گشتیانە بۆ پارکەکان بەڵێ ئەرێ وەڵا بە تاکید دەبێ ینی لە سەریانەی بێنێت چونکە ئەوان مناڵی خۆیانە ئەگەر بیانێ دڵیان خۆش بیان ئەگەر بیانەوێ کاتی خۆش بەسەر بەرن بەڵێ بە تاکید دەبێ بێن بۆ ئەو شوێنە گەشتیارانە شوێنێکی خۆش و دڵکراوێ بەڕاستی ئێوە بۆچی لێرەن ئێوە دوو هاوڕێ بۆچی سەردانی ئەم پارکەتان کردووە وەڵایی وەک دوو گەنج لە مارێ زۆر دڵماتوم بوو لەگەڵ برادرەمان قسەمان کرد اتفاقمان کرد گوتمان با بچینە دەرە پیاسەش دەرێ بکەین بۆ ینی جیاوازی ئێرە و ماڵەوە چییە؟ وەڵای جیاوازیەکەی ئەوەیە لە مار لە ناوچات دوایە زۆر درتون بووە واقع ئێرەش وەچکا بێگوتنی باغەکە درت دەکاتەوە خۆشترە خەرچی دەبینی و دێو دەڕۆە دەتوانین بە پارکەکان بڵێن شوێنی دڵخۆشی دڵتیا خۆش دەبێت زەبەت شوێنی دڵخۆشیە ئەگەر دڵت خۆش نەبێ من خەرکە نایەتێکجی وایە داواکاری چیە لە دایک و باوکان یان لەو گەنجانەی کە خۆیان گۆشەژیر کرد و زیاتر لە ماڵەوە خۆی هیوادارم خۆشی لە ژیان وەگرن ژیان شتەکە لۆ خۆشی دروست کراوە نەک شتێک بی بە خەمجینەوە لە مارە لە دیاری دانیشی ئامۆژگاری چێ بۆ دایک و باوکانەوەی کە کۆمەڵی منداڵیان هەیە و کەمتر شوێنی سەردانیم شوێنانە دەکەن بۆ خۆی باشترە بیان گەڕێنن وەک پارکەکانیان شوێنە گشتیەکان وەبی ئەو مندارانە تێکەری کۆمەلگا بن لەگەڵ کۆمەلگا بگونجێن تۆ ئامۆژگاری چێ بۆ دایک و باوکان پێ باشە دایک و باوکان چی بکەن وە منداڵەکانیان بێن نەم شوێنانە وەڵام بەڕاستی دەمەوێت پسارش بکەم بەڕاستی باید ئەوەندە زۆر لە مایە دانانش نیستکە منداڵێک هەن لە مایە دادنش بڕێک بێزار دەبێت لەوانە دونتون دەبی لەوانە شتێک لە خۆ دەکات زۆر شتێک ناشرین دەبی ئەو جا پرسیار لە داک و باوکیان دەکەم چەند معاولەیان دەکەن چەند دەتوانن کوڕەکانی بابستنە دەری خۆیان دلی خۆیان خۆش دەکەن دلی خۆیان بگۆڕن هەناسەی نوێی دەکەن نوێش خۆیان سرعەت دەکەن بەڵام ئەمە
زۆر شوێنێکی خۆشمانەیە لە هەولێر هەورش ماشەڵە زۆر جوانش بەس ماشەڵە هەموو جێکشمانەیە کرایەوە تشتە خۆش بەس چەند دەتوانم پێیان دەرێم نانی معاولیان کەم کوڕەکانی زیاتر دویان خۆش کاتن. پێدوانی ئەرکێکی دایک و باوکایەتی هێنانە دەرەوەیان بۆ ئەم شوێنانە یعنی بە تایبەت مناڵەکان خێزانیان ئەوە زۆر ئەتیادیان زۆر ئاسانە دەتوانین برێ کاکە داک و باکە مەسە خۆیان گۆڕێ دەی کاکە منداکەم هەستە باڵەکەم بچنە خۆمان دەچینە دێرە پێکەوە دڵمان خۆش دەکەن هەمومان پێکەوە بەڵام دەچینە جێشکەش هەمومان بە یەک دەست لە خۆمان مجتەماعەکەی خۆمان دادێنشن جێش دڵمە خۆمان خۆش دەکەین و مەسەلەن مەسەلەکەن سوحبەت دەکەن ئەوەی دەکەنەوە شان دنیا خۆش دەکەن بەڕاستی ئەو شوێنە ماشەڵە زۆر نانی خاستنە پاشانەدا و جێنە فاملیمەوە ئەوەی زۆر شتێک ڕاقەیە و خۆشە بەڵام جێکە هەولێر پێویست ناگەمە تاکە ماشەڵە هەموو شتە خۆشە. لە هاوڵاتیان دەپرسیم بۆچی سەردانی پارکەکان دەکەی لەبە گەمەیە و یاری جوانی تیدایە و خەرکە خۆشەیە و یعنی دێ پیاسەیەکە هەسپی لێیە و سارەی لێ هەموو شتەشی لێیە تۆزە شتەکان نرخیان زۆر گران لە چاو دەرەوە ئەوەیە تۆزەگەر چاو بۆ دابخشنەوە شتێک لەو قەیران دەخڵی بۆ خۆی وەزعی خراپە لەگەڵ دایک و باوکم هاتووم ئێرە جێ شوێنێکی هەیە بۆ گەشت و گوزارەتنی وێرە بۆ چووکە شوێنێکی خۆشە. داواکاری لە دایک و باوکانەکەم دوای مەکتەب قەپات بوون مناڵەکانیان بێن بۆ ئێرە لەبەر ئیمتحان تەواو بوو لە مەنتەقی بوارزەگوندەکە پێی دەڵێن هەرن بەلا لەوێوە هاتووی تەنها بۆ خۆشی و منداڵان بەس بۆ خۆشییاوانە داوای دایک و باوکانش دەکەم منداڵەکانیان بینە دەرەوە بۆی کاتێکی خۆش بەسەر نەکە لە ماڵەوە بێت. بەڕاستی ینی منداڵیش نافە چ خۆی هەیە کە بێتە دەرەوە و شوێنە گشتەکان ببینێت و یاری بکە و هەر لە ماڵەوە ئیش بێزار دەبێت. پێویستە لەسەر دایک و باوکە دڵ منداڵەکان ڕازی بکات یعنی گەشتیان پێ بکات میشتیان فران بی شوێنیان پێشان بیان بە شوێنە گەشتیارەکان بەم جێگەکانیان بناسێنێت. بۆچی هاتووی بۆ ئەم شوێنە گشتە هاتووی بۆ پارکی شانە دەر پێشقی بە خێراتتان دەکەم ڕاستی سەرعاتەن ئێکوانە جێژی گەشتیاری خۆشە داوا لە هەموو گەنجان دەکەم بێن بۆ شوێنە خۆشانە ڕاستی زێ سیعە خۆشە. داواکاری چیە لە دایک و باوکان ئەوانەی کە کۆمەڵی منداڵیان بەسەرەوەیە داوا لە دایک و باوکانە دەکەم کە منداڵەکانی لە ماڵەوە بانەبن بێن بۆ جێ خۆشانە و زێ سیعانەت ڕاستی سەرعاتەن جێشی زۆ خۆشە و جێشی گەشتیاریە. زیاتر ئامانجت چیە لە هاتن بۆ ئێرە؟ بەخۆ ئامانجی من ئەوەیە دڵخۆشیمە و جێکی خۆشە سەرعاتەن جێ زۆر خۆشە ڕاستی. لەگەڵ چی هاتووی؟ واللهی لەگەڵ چەند خزم کەسێکم هاتووم ئامۆزایەکان زۆرن ڕاستی. هاوسەرگیری کردووە؟ ناوەڵڵا. ئامادەی لە داهاتوو خێزانتیش بێنێت ئیشاڵڵا. ئینشاڵڵا ینی دەیهێنی ئیشاڵڵا ئینشاڵڵا. لەگەڵ خێزانمانە هاتوین واتین سەفرێک و کاتێکی خۆش بەسەربەری. ئامانجت چیە لەم گەشتە زیاتر بۆچی هاتووی؟ طبعاً هاتوین زیاتر جێیەکی خۆش بۆ خۆمان وەرگرین پاشان ئەو شتانەی کە پێشتر نەمان بینی. واتەوە شتێکی سنەتێکی حیاتە پێویستە مرۆڤ زۆرجار بەدوای دڵخۆشی خۆیان بگەڕێت. زۆر ڕاستە. داواکاری چیە لە دایک و باوکان زۆرجار باوکان کەمتر خەمن لەوەی کە خێزانیان مناڵەکانیان بێنە دەرەوە وەی کاتێکی خۆش بەسەربەرن. وڵی ئەگەر لە توانیان هەیە یعنی لە توانای مادیانەوە ئەتوانن بەردەوام بێنە و کارە بکەن بەردەوام بێن هاوکاری مناڵەکانیان بکەن زۆر باشترە. پێت وایە هاوکاریەکی مادیەکی ئەوەنە زۆری بوێت تەنها سەردانیکردن یان دڵخۆشکردنی منداڵەکە ئایا دڵخۆشکردنی منداڵەکە ئەرک نییە لەسەر باوک؟ زۆر بە تاکید ئەرکێکی زۆر یعنی باوکاتی دایکاتی لەسەر ئەوەی مناڵەکان بە شێوەیەکی جوان پەروەردەکەن و کاتێکی خۆشیان بۆ دروستکەن و بتوانن لە جێگایەکی خۆشە جوێکی وایان بۆ دروستکەن بۆ مناڵانە تا بڵێم بتوانن لەگەڵ منداڵانە هی تۆن لەگەڵیان هاتووی دڵیان خۆش بوو زۆر ئەمڕۆ یاری زۆریان کرد تەنانەت ئەوەندەمانە بوو لە باشم خەوی لێکەوتەوە هەر لە خۆشیاون زۆر خۆش زۆر سپاس. وەکو مناسبەی پاش جەژن مەجاڵمان نەبوو لەبەر ئەسنادی داوا موازبات و شوالە دڵخۆشکردن منداڵەکان گوتمان با سەردانەشی پارکن و لەگەڵ چی هاتووی؟ لەگەڵ خێزان و برا و داکمان هەمومان پێکهاتووی. ئامانجت لەم گەشتەیە زیاتر چییە دڵخۆشکردنیانە؟ خۆشکردنی منداڵەکان و هەوا گۆڕشێک و ئارەزوی منداڵەکان خۆشکردن. داواکاری چە لەو دایک و باوکانەی کە زۆر کەم منداڵەکانیان دێنە دەرەوە و دێنە ئەم شوێنە گەشتیاریانە بەخوا پێویستە لەسەر دایک و باوکە دڵ منداڵەکان ڕازی بکات یعنی گەشتیان پێ بکات لۆی میشتیان فران بی شوێنیان پێشان بیان بە شوێنە گەشتیارەکان بەم جێگەکانیان بناسێنێت و لە هەمان کاتیشدا ئەو شوێنەی کە دەچن پێویستە خاوێنی منطقەکە پارێز منداڵەکان فێرکەن کە شت فرن لەسەر زەوی ئەو شوێنەی کە دەچن بە پاکخانەی ڕاگرن یعنی فێرکەن یەکێک شتێکی فرەدا بچن بێ کوڕم هەری گران لە خۆی بچێت بەدەستی وێرگیتەوە لۆی پاکخانەی منطقەکە پارێز دێت.
ئێستا خێزانت دەبێت لە تۆ ڕازی بێ لە بۆ هێنانە دەرەوەی ئەو شوێنە گشتیانە زۆردا دەتان هێنتە ئەو شوێنە گشتیانە گومانارە وەڵا دڵخۆشم بەوەی کە لە دوایەوەی خۆی باسی کرد لە دەوام بگەڕاوە ئێوەی هێنا بۆ ئەم شوێنەیە بەڵێ زۆریش دڵخۆشم منداڵەکان دڵخۆشن بەڵێ زۆریش ینی لە پیاوەکەت ڕازی لەو ناحیەیە بێگومان زۆری شارێ وەڵا خۆشەویستانم هەروەکو ئێستا لەگەڵ ئەو خێزانە وەستاوین هیوام وایە هەموو خێزانێک ئاوە بەتفاقی و بەیەکەوە بێن بۆ ئەم شوێنە گشتیانە و کاتێکی خۆشی تیا بەسەر ببەن زۆر خۆشحاڵ بووین انشاءالله هەر لە خۆشی و شادیدا دەبن سەلامەتی لە هاوڵاتیان دەپرسیم بۆچی سەردانی پارکەکان دەکەی لەبە گەمەیە و یاری جوانی تیدایە و خەرکە خۆشەیە و یعنی دێ پیاسەیەکە هەسپی لێیە و سارەی لێ هەموو شتەشی لێیە تۆزە شتەکان نرخیان زۆرگران لە چاو دەرەوە ئەوەیە تۆزەگەر چاو بەوە دابخشێنەوە شتێک لەو قەیراندا خەڵک بەخۆی وەزعی خراپە لەگەڵ دایکوباوکم هاتووم ئێرە جێ شوێنێکی هەیە بۆ گەشت و گوزارەتنی وێرە بۆ چووکە شوێنێکی خۆشە داواکاری لە دایک باوکانەکەم دوای مەکتەب قەپات بوون مناڵەکانیان بێن بۆ ئێرە لەبەر ئیمتحان تەواو بۆ لە مەنتەقی وەرزەگوندەکە پێی دەڵێن هەرن بەلا لەوێوە هاتووی تەنها بۆ خۆشی منداڵان بەس بخوشیاوانە داوای دایک و باوکانش دەکەم منداڵەکانیان بینە دەرەوە بۆی کاتێکی خۆش بەسەر بەر نەکە لە ماڵەوە بێت بەڕاستی ینی منداڵیش مافەت چ خۆی هەیە کە بێتە دەرەوە و شوێنە گشتەکان ببینێت و یاری بکەو هەر لە ماڵەوە ئیش بێزار دەبێت پێویستە لەسەر دایک و باوکە دڵ منداڵەکان ڕازی بکات یعنی گەشتیان پێ بکات لۆی میشتیان فران بی شوێنیان پێشان بیان بەدە شوێنە گەشتیارەکان بەم جێگەکانیان بناسێنێت خۆشەویستانم هیوام وایە هەر لە خۆشی و شادی بن بەم شێوەیە گەشتنە کۆتایی ئەڵقەی بەرنامەیەم جارەمان تاڵغەیەکتر و بەرنامەیەکتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ